لسی ام مانگا روژی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە داواتان لێ دەکەم ئەو ڕۆژە هەموومان پەیمان دووبارە بکەینەوە لەگەڵ شەهیدەکانمان وەفادار بین بە خوێنی ئەو شەهیدانە دەنگ بە لیستی 183 بدەین. کارناڤالێکی گەورەی جەماوەری لە نێو یاریگای فەرەنس و هەریری لە شاری هەولێر بەڕێوەچوو تێیدا بە هەزاران کەس ئامادەبوونیان هەبوو بۆ پشتگیریکردن لە لیستی پارتی. ئێمە وەکو پێشمەرگەیەکی قارەمان ئێمە لە بەرەکانی جەنگ لە سعێلان و لە پردێ دوژمنمان تێکشکان یەک بەخۆم لە پردێ بووم وعدمان بە ملەتی خۆماندا بوو وعدمان بە سەرۆشی خۆماندا بوو یان کوردستان یان نەمان. بۆ پاڵپشتیکردنی لیست و کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بە هەزاران هاوڵاتی لە هەولێر و ناوچە جیاجیەکانی کوردستانەوە بەرەو نێو یاریگای فەرەنس و هەریری کەوتبوونە ڕێو لە نێو یاریگا بە دەنگێکی بەرزەوە پشتگیری خۆیان بۆ پارتی دیموکراتی کوردستان دەردەبڕی. ڕۆژێکی زۆر خۆشە ئاهەنگێکی خۆشە لەبەر سەرۆکوارزانی دێتێرە هەموو دنیاچی دەینی دەبوومە ئیشەڵا دەردەچی پشتیوانی بەخوای یەکەمین دەبین و هەر یەکەمیش بووینە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەر یەکەمیش دەبین ئیشەڵا. هونەرمەندان و گروپەکانی میوزیک و کاربەدەستان و کاندیدان لە ڕێگەی جیاجیاوە داوایان لە هاوڵاتیان دەکرد کە دەنگ بە پارتی و لیست و کاندیدەکان بدەن بۆ پەرلەمانی کوردستان. بەشێک لە هاوڵاتیان سوز و پەیمانیان دەدا کە هەموو توانایەک بخانەگەر بۆ سەرخستنی لیستی پارتی لە هەڵبژاردنەکاندا. ئێمە هاتینەوە وەفاداری دووبات دەکەینەوە بەڵێنی خۆمان دووبات دەکەینەوە بۆ سەرخستنی لیستی پارتی دیموکراتی کوردستان کە لیستی 183 هەمومان بە یەک دەنگ پەنجەمان مۆر دەکەین بۆ پژاسکردنەوەی پارتی کوردستان بە پارتیەوە جوانە کوردستان بە پارتیەوە گەشایتەوە ڕەنجی خۆی وەرگرتیە پارتی بەهێزبی کوردستانیش بەهێز دەبێت. کەرنەڤالە گەورەکەی پارتی لە هەولێر لە ساڵوەگەری ڕفراندومدا بەڕێوەچوو بۆ ماوەی زیاتر لە 6 کاتژمێر لە نێو یاریگای فەرەنس و هەریری بەردەوامی هەبوو کە تێیدا ئامادەبووان یاریگایان بە ئاڵای زەرد داپۆشی بوو. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.